بەڵێ خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم لە پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. گفتوگۆی زۆر لە نێوان خوێنەران ئەکرێ لە هەرێمی کوردستانە دەربارەی خوێندنەوەی کتێب ڕۆژگارێک یارمەتی دەرێکی سەرەکی پێگەیاندن و بیرفراوانی ڕوئیای تاکەکان بوو لە هەرێمی کوردستان. کتێب دەستا و دەستێک کرد لە نێو ماڵەکاندا بۆ هەموو جۆرەکانیەوە بگرە. ئێستا وێڕای ئەوەی کە بە ئاسانی کتێب دەگاتە دەستی خوێنەر و بە ڕێگای جۆرا و جۆر و لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە کتێب دەگاتە دەستی خوێنەر، بەڵام باز لەوە دەکرێت کە گرنگی و ڕۆڵی کتێب لە بەرامبەر سۆشیال مێدیادا، لە بەرامبەر تۆڕ کۆمەڵاتەکاندا، لە بەرامبەر کۆمەڵێک بابەتی تافێدا کتێب تا ئاستێکی زۆر مەترسیدار و خوێندنەوەی کتێب و پشتبەستن بە بیرفراوانی لە سەرچاوەرگرتن لە کتێبە بەرەو دواوە ڕۆیشتووە. بەڵام لە پێشەنگایەکی نێودەوڵەتی وهادا کە لە شاری سلێمانیە 2 ڕۆژە و تا ئەم ساتانش خەڵکێکی زۆر ڕوەکاتەم پێشەنگایە. ئایا ئەمە تەنها بۆ وەکوترێ ڕاشکاوانە پرسیار بکەین کە ئایا ئەمە تەنها بۆ ڕازاندنەوەی ماڵەکان بەکاردەهێنرێت یان بۆ ئەوەیە کاتێک کە خەڵک یان کەسێک بڵێ من ئەوەنە کتێبم هەیە بەڵام بای ئەوەنە کتێبە نەخوێنێتەوە. لە دوزارە چۆن کتێب و کام کتێب و تاچی کوردی لەناو هەموو ئەو کێشانەدا بتوانێت سوود لە خوێندنەوەی کتێب وەربگرێم. شەو لەسەرەوە گفتوگۆەکەین بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر شەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکانی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی، دکتۆر سوپاس، هەروەها ساڤۆ سەردار خوێنەر سوپاس خات و ساڤۆ، هەروەها دکتۆر محسینەدی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی. سوپاس دکتۆر. هەر لە بەڕێزیشتەوە دەست پێ بکەم، ینی تێڕوانینت لەسەر پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی و ئەم بەشداریکردن و ئەم سەردانی کردن و ئەم بەدەستێنانی کتێبە و بەرامبەر بەو نەقدەی کە هەیە کە ئەوترێت کە بەڕاستی خوێنەر نەماوە و کتێب ڕۆڵی نەماوە و لە بەرامبەر تۆڕە کۆمەڵاتەکان و بە تایبەتیش مەسەلەن فەیسبووکدا خوێنەری فەیسبووک و کۆمەڵی بابەتی کورت و تافی زیاترە تا کتێب. سپاسانەکەم. ڕەنگە گرنگترین شت لەسەر ئەم مەسەلەیە بوو تێتەوەیە کە ئەوەی پێوترێت کتێب چوارچێوەیە کە با بڵین لا کێشەیەەکە لە ڕاستیە کائینێکی مقدەس نییە، ئەوەندەی کە وەسیلەیەکە با بڵین کاسەیەکە لە ڕێگایەوە تۆ دووش دەگوازیتەوە، یەکێک ئینفۆرمیشن دوو نۆڵج. بۆیە بەلای منەوە ینی ئاساییە، ینی ئەگەر وەسیلەی تر نەک ئاساییە، ینی شتێکی زۆر زۆر باشیشە ئەگەر زیاتر لە کتێبیشمان هەبێ وەکو وەسیلەیەک بۆ گواستنەوەی معریفە و ئینفۆرمیشن با بڵین. لێرەوە لە ڕاستیا کرێ بۆ نمونە بێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت کە ئایا سۆشیال میدیا بە شێوەیەشی گشتی کاریگەری هەیە، کاریگەری سلبی هەیە لەسەر با بڵین وەرگرتنی زانیاری نەک خوێندنەوەی کتێب، چکە وەکوتمان کتێب وەسیلەیەکە لە وەسیلەکانی گەیاندنی معریفە. لە ڕاستیە بەلای منەوە یعنی نەک کێشە نییە، بەڵکو بەعکسەوە من پێم وایە سۆشیال میدیا بەدیوێکە هاوکاری ئەو خەڵکانەیە کە تینووی زانیاری ینی بۆ نمونە ئێمە تەمەەن جارە دوو مەسەلە هەیە بەڕاستی ئەگەر چکە بەس ئەمە کاتی زۆرەوە لە ڕاستیە بۆ ڕوونکردنەوە. یەکەمیان خۆی ئێستا گلەی لەوە هەیە کە خەڵک با بڵین سەرقاڵی فەیسبوک و سۆشیال میدیا ئەوانەیە بۆیە وازی لە کتێبێنەوە. ئەم قسەیە لە ڕاستیە دقیق نییە، یعنی ئەو زۆرینەی و خەڵکی ئێستا خەرێکی سۆشیال میدیایە ئەگەر سۆشیال میدیاش نەبوایە کتێبی ناخوێنەوە. بۆچی؟ لەبەرەوەی هەمیشە وایە، یعنی لە هەموو دنیای وایە ئەوەی کتێبە خوێنێتەوە کەمینەی کۆمەڵگایە، لە ڕابردوو شاوا بۆ ئێستاش وابێ و لە ئایندە شاوا بێ لە ڕاستیە ئەوەی کە کتێبە خوێنەرە مفەکیرە، بیریارە، ڕۆشنبیرە، باحیسە، ژماری کەمە، ئەمە بەس بۆ کورت ڕاست نییە، بۆ هەموو نەتەوەکانی دنیا ڕاستە. بەڵام کاتێکە بۆ نمونە ئەوەی پێوترێ با بڵین خەڵکی با بڵین جەماوەر بە شێوەیەشی گشتی کاتێکە سەرقاڵی سۆشیال میدیایە بەلای منەوە گرنگترە لەوەی کە سەرقاڵی سۆشیال میدیانە بێ. بۆچی؟ لەبەرەوەی کە کاتێک کۆمەلگا تاگەکانی کۆمەلگا ئێنە ناو سۆشیال میدیاوە ئەکتیڤیتیەکەن پێکەوە ینی حیوارەکەن، کۆمنت بۆ یەکتریە نووسن، حتا ئەگەر بێگومان کۆمنتی نەشیاویشی ئەومە حاڵەتێکی
ئاسایی نییە بەڵام چاوەڕوان کراوە چکەیترەوە بەشێکە لە کۆمەلگا لە جوانی و ناشرینەکانی کۆمەلگا بەڵام کاتێکە جەماوەرد ئێتە قسە زمان نەگرێ لە ڕێگای مینبەرەکەی خۆیەوە کاونتەکەی خۆیەوە چەناڵەکەی خۆیەوە ئەیهێنێتە ناو مێژوو هەر کۆمەلگایەکیش هەر گروپێکیش هەر چین و توێژێکیش هاتە ناو مێژووەوە قابلی ئەوەیە گۆڕانکاری بەسەرا بێت بۆیە ئەو بەکارهێنەرانی سۆشیال میدیا لە ئێستایان بن و تۆ ڕەنگە گلەیمان هەبێت لە ئاستی هۆشیاریان لە ئاستی ئەو زمانی کە بەکارهێنن بەڵام لە 10 ساڵی ئایندەیە لە 20 ساڵی ئایندەیە لە نەوەکانی ئایندەیە ئەم زمانە بەرە گەشاکا و ڕاقیترە بێت ئەمە یەکەم دووەم هەر خودی سۆشیال میدیا لە ڕاستیا بە دیوێکی تر وەسیلەیەکی زۆر باشە بۆ وەرگرتنی تازەترین زانیاری و تازەترین نۆڵیج بۆ نمونە لەسەر و هەمویانەوە لە ڕاستیا یوتیوب یعنی یوتیوب لە ڕاستیا کەناڵێکی یعنی توانم بڵێم یەکێکە لە معجیزەکانی عەسڕ پڕیەتی ئێستا بڕۆ لە یوتیوب پڕیەتی بۆ نمونە لە کتێبی دەنگی لە کتێبی ئەمە بە کوردی بە عەرەبی بە هەموو زمانەکانی دنیا هەیە ئەمە یەکەم لەو ڕۆوە تۆ کۆمەڵایەتیەکان توانیوێن ئیسفادە بکەن ینی من بۆ خۆم بە شخصی خۆم بۆ منە زۆر سوودم لە یوتیوب بینیوانی جاری وایە سەفەرم کردووە بۆ شارێک و هاتوومەتەوە لەو ڕێگایە کتێبەکەم ژۆلیا گرتووە لە کاتێکا سیاقەتم کردووە ئامانجێکی تریشم پێکاوە پیاساکە یەتوانی بۆ نمونە جۆ لە کتێبە بگری هەنێ جاریش ئەم کتێبانە بۆ نمونە پوختەی کتێبەکەت پێ ئەڵێت بۆ نمونە لە چناڵێکی یوتیوبە سەرنجە ڕاکێشێ بڕۆی خودی کتێبەکەش بخوێنیتەوە بۆیە لە ڕاستیا ئێمە با ئەخی قسەی من لەسەر مۆزوعەوەیە سلبیەن بە شێوەیەکی سلبی سەری سۆشیال میدیان نەکەین نەبوومانایشی زۆرە سلبیەن سەیری ئەوە بکرێ مەسەلەن ململانەیە لە نێوان کۆمەڵێک بابەتی تافیا مەسەلەن دوو ڕۆژ سۆشیال میدیای پێوە سەرقاڵە بێ کتێب فەرامۆشە لە بەرامبەریە کۆمەڵێک بابەتی وەکویر کە ڕاشکا و بیڵێ مەسەلەن کێستا لە سۆشیال میدیای کوردی هەندێک جار هەیە بۆ منەوە تایبەتی فەیسبوک ئیبرازکردنی کۆمەڵێک مۆدێل و کۆمەڵێک بابەتی تافێ و لە بەرامبەرە فرامۆشکردنی مەسەلەن پێشنگایکی نەو دۆڵەتی کتێب و خوێندنەوەی کتێب و ناوڕۆکی کتێبەکان و زانیاری وەرگتن لەوەوە ئەلبەتە من لە ڕاستیان دیویان من دڵنیام لەوەی کە لە ناو سۆشیال میدیایە ینی زۆر کەسەیە هەنێک کەسەیە با بڵین لە هەنێ حاڵەتا خراپ ئەم بەکارێنێ بەڵام بیریشمان نەچێ ینی ئەو خراپی تۆ لە سۆشیال میدیایە ئەیبینی پێشوەختە لە کۆمەڵگەیە هەیە ئەمە سۆشیال میدیا بەس میمبەرێکە بۆ عەسکردنی ئەمە یەکەم دووەم هەر خودی ئەم کتێبخانەیەش و ئەم مابڕینە معرەزەش سوودێکی زۆری لە سۆشیال میدیا وەرگرتووە بۆ ڕێکلامکردن و بۆەوەی کە زۆرترین جەماوەر بێتە ئێرە زۆر باشە گورتر گفتوگوی لەسەرەکەین تۆ خوێنەرێکی خات و ساڤۆ ئەم پێشنگایە چیت پێ ئەڵێەوە خۆت مەسەلەن پێت وایە ئێستا کتێب هۆکارێکە بۆ وەرگرتنی زانیاری بۆ فراوانکردنی ڕوئیای تاکەکان سەرەتا زۆر سپاس بۆ تۆ کاکزانە بۆ تۆ بۆ هاوکارەکانیشت باسکردنی ئەوەی کە ئێمە بە چه سیفەتێک دەتوانین باز لە خوێندنەوە بکەین لێرە بەلای منەوە زۆر گرنگە هەستەکەم بۆ قسەکردن لەسەرەوەی کە ئێستا ئێمە لە ئێستای خوێنەرمان هەیە یاخود ژمارە و ئاماری ئەوانەی کا خوێندنەوە چەندێکە شتێک نەبێت ئێمە لەم پرۆگرامە و لە چەندها پرۆگرامی تریشا بتوانین باسی لێوە بکەین چونکە زۆر پێویستی بە لێکۆڵینەوە و بەرکەوتنەوە ئەو قسانەی کە منیش خۆم لێرایی کەم چەندها بەسیفەتی کەسێکە کە ئاگاداریەکی کەمی لە خوێندنەوە هەیە و ئیمکانیەوەش لە داهاتوە زیاتر ئاگاداری لەوەی هەبێ بابەتەوەی کایە لە ئێستا خوێنەر کەم بووە خودت خوێنەر زیاد بووە من پێم وایە بابەتەکە تەنها ناکرێت ئێمە یەک دیوی ببینین و ڕەهەندەکانی تری فەرامۆش بکەین هەر هەوڵێک بۆ بە کللتورکردنی کتێب زۆر گرنگترە لەوەی کە تەنهاوی لە ئاستی پێشنگایەکە زۆری یعنی تەنها لە ئاستی پێشنگایەکە بوونێ بە هەڵبەت لە بەرەوە ناکە هەبوونی پێشنگای خودت هەبوونی ئیڤنتی لەم جۆرە خودت هەبوونی چەندەها چالاکی تریاوە نەتوانێت هەوڵێک بنیاخود نەتوانێت ڕێگە خۆشکەر بێ بەڵامەوەی ئێمە تەنها پێمانوانە بێ لە ڕێگەی ئیڤنتێکی دەڕۆژیەوە کەواتر ئیتر ئێمە ئیشێکی زۆر گەورەمان لەسەر لایانی کللتوری لەسەر لایەنەوەی کە ئایا چۆن تۆواکێکە خوێندنەوە ببێ بە پێویستی یاخود تۆ چۆن ئەم زانینە دروستەکەی کە ئینسانێک لە ناو سەدەیەکی تاو جیاواز لە خۆی بەڵام هێشتا پێوا بێ بە گەڕانەوە بۆ بابەتەکانی پێشتر هێشتا هەر پێویستی بە کتێبەکەواتە ئێمە بێ چۆن بڵێ لە هاوشانی ئەم جۆرەی ڤێنتانەیە چەندەها هەوڵی ترمان هەبێ پاشان ئێمە بین پێمانوە بێکەم کردنی ئیڤنتێکی بەم جۆرە ئەکرێت بە تەواوەتی خوێندنەوە بە کللتورکە من بەم جۆرە مەسەلەن ئەگەر بن پرسیار لە بەڕێز بکەم لە 10 هاوڕێ هەبێ لەو 10 هاوڕێی بەڕێستا مەسەلەن چەندی چابی لێوێ بە دوای کتێبا بڕۆ و وڵای کاکزانە خۆی ینی ئەمە بە تەقریبی وەرگین تێگەم بەس ئەکەوێتە سەر ئەوەی کە نێتوەرکی پەیوەندیەکانی ئەو کەسە چۆنە ئێستا من خۆم بۆ نمونە تۆزە سەر و کارێکم لەگەڵ کتێبای زۆرینی ئەوانی کە ناسم هەر لە وەسەتی خوێنەوار و ئاگداروانە بەس لە دەروێ ئەوەش هاوڕێی ترم هەیە ینی ئەمە هەر ناتوانین وەکو نمونەیە گوێری بگرینەکەوێتەوە سەرەوەی کە وەسەتی پەیوەندیەکانی ئەو کەسە خۆی لە خۆیان چۆنە یعنی ناتوانین بڵین لێرە مادام هەیە چۆنە خود مادام لێرانە
ئەتوانانی چۆن تعاملی لەگەڵا بکەیت. زۆر باشە دکتۆر بەڕێستان وەکو ئەکادمی هەمووکو بەڕێوەبەری پەیوەندیەکان لەم دوو ڕۆژە و سەردانی ئەوانی کە سەردانی ئێرەیان کردووە چی پێوتیت؟ سڵاوتان لێ بێ شەوتان باش لە ڕاستیە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب حەدەسێکی ڕۆشنبیری و ضرورەتێک بوو کە شاری سلێمانی پێویستی بوو و ئەم دابینکردنیم پێداویستیە دواکەوت بوو لەم سێ ساڵی ڕابردووە کە مەخولی سێمەتی ئەکرێتەوە ئەو پێشوازیە گەرمەی جەماوار لەو پێشانگایە پێمان ئەڵێت کە بەشێک لەو تێگەیشتانی کە پێشتر هەمان بۆ لەبارەی خوێنەرەوە لەبارەی مردنی کتێب و کاغەزەوە ئەکرێ هەندێک ڕاستکردنەوەی بۆ بکەین وازانم پەنجەکانی سەدەی ڕابردوو مارشال مەکلۆهان تیۆریستێکی بواری کۆمیونیکیشنە لە پەنجەکانە لە پێشکەوتنی تەلگراف و ڕادیۆیە گەیشتە و قەناعەتەی تیۆریکی داهێنا ئێستا ئەخوێنرێت لە ئەکادیمیەکان وتی کاغەز مرد نەزەریەی مەرگی کاغەزی ڕاگەیان من هەمیشە بیر لەوە کە مۆگەیسە مارشال مەکلۆهان زیینوو کەیتەوە ئەو بەبوونی تەلگراف و ڕادیۆیەکی تەقلیدی کە ئەو کاتە تەنها AM و FM هەبوو گەیشتەوە باوەڕەکەی تر کاغەز مردووە ئەبێ ئێستا تەلەڤیزیۆن و کەناڵی ئاسمانی و سۆشیال میدیا و میدیا ئەلکترۆنی ببینێت چی بڵێ بۆیە ئەو تیۆرە لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەک ئەگۆڕێەوە ڕاستی و میزداقەکەشی ڕاستیە ڕێژەیە من ئەمەوێ لاکردنەوەیکی کەم کەم بەلای ئەو ڕەخنەگرانەی خۆمانە نووسەرانمان شاعیرانمان ڕۆژنامە نووسەکانمان بە تایبەتی بەتەمەنەکان و مخەزڕەمەکان هەمیشە گلەی لە نەوەی نوێیەکەن لە گەنج و لا و مناڵەکانمانەکەن کە ناخوێننەوە کە دوور کەوتونەتەوە لە کتێب لە ڕاستیان من داتاکان ئەوەی کە داتای فەرمیە ئەو سەدان هەزار کات ژمێرە ڤیددیۆیی بەتەناوە تەبعاان لە کەناڵەکانی ترەوە پەخش کراوە لەم دووسێ ڕۆژەیە و لە هەشت ڕۆژی ئایندای نمایی شەکرێ شتێکی ترمان پێ ئەڵێ ئێستا هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سلێمانی هەروەکو چۆن ئەبینین لە مارکێت و مۆڵەکانە عەربانەی چەنداوە لەبەر پڕە لە خواردن و پێداویستی و خاوێنکەرەوە و پێداویستیەکانی هەفتە ئەکڕێ کابرا ئاوها ئەمڕۆ ئاپۆرا دەیان خەڵک سەدان خەڵک بە هەزاران خەڵکت ئەبینی بە عەربانە عەربانی پڕ لە کتێبی یابوو لەبەر هێشتا خەریکی کڕینی کتێبی تر بوو چەندین مناڵت ئەبینی گەشتی زانستی قوتابخانەکانت ئەبینی دوێنەکە و ڕۆژانی داهاتوش ئەبینی کە زۆر بە تاسوقی زۆر بە جۆش و خۆشەوە دێن بۆ سەردانیکردنی پێشانگا بۆ کڕینی کتێب داتاکانی کە ئێمە دەستمانەکوێ داتای فەرمین و ڕاستەو خۆن وە زیندون وەتیایە ئەژین خۆمان لەمسی ئەەکەین پێمانەڵێت ئێمە زۆر زۆر گەشتبینین بە ئایندەی خوێندنەوە بە پێشکەوتنی ئاستی تاکی کورد لە گرنگیدانی بە خوێندنەوە بە تایبەتی شاری سلێمانی و دەوروبەری هەڵبەتە نامی سلێمانی و دەوروبەری جاکەمەوە چونکە ینی لە ڕۆژێکی وەکو ئەم ڕۆیە 50 پاس بە یەک وەجبە گەنج خۆیان لە دەوری کۆمپانیا کۆبوونەتەوە لە دهۆکەوە 5-6 ساعت ڕێگان بڕی و هاتوون بۆ سلێمانی ئێمە لێرە پێشوازیمان کردوون بۆ سەردانی پێشانگای کتێب ئەمە وەکو تۆ ئاماژت پێکرد لە پێشکچەکە گلەیەکت کرد لەوەی گرنگیدان بە هەندێک شتی تافی هەیە میدیای خۆی هەبێ حەقی وایە ینی وەکو بۆنەیەک باز بکرێ ڕووماڵێکی تایبەت بکرێت کە لە دهۆکەوە 50 پاس بڕێ ئەکوێ بە یەک دوفعە هی یەک ڕۆژ ئەی ڕۆژەکانی تر ئەی لە شار و شارچکانی کوردستان و عێراق تەنها ئەمڕۆ ئەی لە شار و شارچکانی تری کوردستان و عێراقەوە چەند کەس دێ یعنی ئەوەی کە پێشانگای کتێب لە سلێمانیا خوڵقاندوویەتی جوڵاندوویەتی هێنایەتێکایەوە لە ڕاستیە حەدەسێکی زۆر زۆر گەورەیە من خۆم بە دوورەگرم لەوەی کە ئێرە بکەم بە دەرفەت بۆ ڕێکلامکردن بۆی هێندەی دڵخۆشم بۆ ئەنجامە هێندەی من مناڵەکە بینم بە تامەزرۆیەوە دایک و باوکی هێناوە سەرباری سەرقاڵی و مانوێتی و هیلاکی و سەرباری قەیرانی دارای سەرباری ترس لە کۆنا گەنج و مناڵی ئەمە بینی کتێبی لە باوەشایە کتێبە کڕێ ئەخوێنێتەوە ئاماژی زۆر زۆر دڵخۆشکردن و ئەو ئامارێکی ترمان هەیە کە ئەمەش ئاماری فەرمیە ڕەسمیە ناوەندەکانی چاپ و وەشانخانەکان کە لەگەڵ ئێمە بەشدارن ناوخۆی و بیانیەکان 2 ساڵی ڕابردوو 3 ساڵی ڕابردوو کە ئامارمان لێ وەرگرتوون ڕاپرسی فەرمیمان کردووە لە 185 لە فرۆش ڕازی بوون کە لە 185 لە فرۆش ڕازیە بێ ئەمە بۆ من کافی نییە چونکە ئێمە ئەزانین هەموو لێکۆڵینەوەیەک ئەگەری کۆمەڵێک ئەوەی پێوترێ هامشی خەتا پراوێزی هەڵی تایە ئاماری ترمان هەیە کە ڕقم قساکە بۆ نمونە دارنەشێک لە وڵاتێکی وەکو میسرەوە ئەردنەوە سووریاوە ئێرانەوە هاتووە بە کۆنتێنەرە کتێبی هێناوە بۆ نمونە 5 تۆن کتێبی هێناوە 1 تۆن هێباتەوە
یخۆ چوارتۆنەکەی تری لێرە نەکردوتە ژێرگەڵەوە بێگومان فرۆشتویەتی ئەم ئامارانە پێمانەڵێمە زۆر دڵخۆشین و چاوەڕوانین لە ئایندەیە بە هاوکاری میدیاکان بە هاوکاری دام و دەستگا فەرمیەکان لە حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان ئەم پرۆسەیە زیاتر بەرەو پێشەوە بچێت. زۆر باشە بەڕێز دکتۆر محسینیانی مەسەلەن کەواتە ئەکرێ بڵێین ئەمە پێمانەڵێ و ئامارانە ئەم دیمەنانە ئاشبوونەوەیەک هەیە لەگەڵ کتێب بەڵام لێرەشە قسە هەیە قسەی جیاوازێ مەسەلەن ئەوترێ زیاتر بۆ نمونە ئەو کتێبانەی یان ئەوانە خوێنەرن کە کتێبی تەفسیرە ئیسلامیەکانن یاخود کەمتر مۆدێل یان تابیلی کتێبی تر هەیە ئەمەش تێڕوانی لێگلای بەڕێزە دروستەکە خۆی لە ڕاستیا من تەناوکو پرسیار بەڵێ من لە ڕاستیا باوەڕم بەوە نییە کە ینی شەڕ هەبوو بێ لە بینی خوێنەر و کتێبە لە پێشتریژە تا ئێستا ئاش ببنەوە لە ڕاستیا ئەو زانیارانەی کاک دکتۆر باسی ئەمە ببوورە دکتۆر ئەمە لە ڕوانگەی خۆتەوە یان جەنابەت نییە ینی ئەمە نەزانم ئەم ڕۆژانەم قسەیە بیستیتەوە کە منیشەوەیە خەڵک ناخوێنێتەوە ئەم نەوەیە با بڵێنەوەیشی نەخوێنەوەرە لە ڕاستی ئەم تەسەورە سلبیانە هەمووی هیچی لەسەر ئەساسێکی زانستی نییە ینی من ڕۆژنامە نووسیە بێ پرسیارە بکەیت پرسیاری خەڵکیشە ئەبێ وەڵام بەمەوەک بەوەی کە من قەناعەتم وانیان پرسیانی هەر با بڵین کێشەیەکە بوو بێ شەڕەکە بوو بێ لە بینی خوێنەر و لە بینی کتێبە با بڵین ینی خۆشببختانە کۆمەلگای ئەمە کۆمەلگایکی خوێنەوارە کۆمەلگایکی زمانزانە بێ بەگامان لەوە بێ بۆ نمونە لە ئەم تۆ معرەزیەکەیتەوە لە بەغایە بۆ نمونە ینی خەڵکی بەغا بۆ نمونە کوردی نازانێ بەڵام کوردەکە ئێمە زۆرەشی عەرەبی ئینگلیزیە زانێ زمە فارسیە زانێ زمانەکانی ترە زانێ لە ڕاستیان من ینی هەمیشە ڕێیم ئیجابی بۆ بەرامبەر بە ئینسانی کورد و کۆمەلگای کوردی و ئەمەشە لە خۆوە نییە و لە منتەلەقێکی با بڵین ناسیۆنالیستیانە شەوە نییە بۆیە پێم وایە کە خەڵکی ئێمە لە ڕاستیە خەڵکی خوێنەوارە و خەڵکێکە کە بە دوای علم و معریفە و زانست و زانیاریە ئەگەڕێ و حاڵتێکی ئاساییە بۆ نمونە لە معرەزێکی وایە ئێمە سەردانی کەرمان زۆر بێ و خەڵکێکی زۆر هەبێن بەڵام سەبارەت بە بڕگەی دویم پرسیارەکەت خۆی دوو جۆر با بڵین زانیاری با بڵین یان زانین ئەکرێ بە دوو بەشەوە یەکێک پێوترە ئینفۆرمیشن معلومات زانیاری یەکێک پێوترە نۆڵێج یعنی هەمیشە یعنی خەڵکی گشتی با بڵین حەزی لە ئینفۆرمیشنە یان ئینفۆرمیشن چکە ئاسانە و با بڵین زوو تێی ئەگا ئەمە یەکەم دووەم یعنی زۆر با بڵین ناشی هەژێنێ لە ڕاستیا ئەکرێ بڵێن کتێبە دینیەکان ئەمە بۆ هەموو دینەکان ڕاستە ئەڕواتە چوارچێوەی ئینفۆرمیشنەوە یعنی بۆ نمونە کەسێکی متدەین کەسێکی مسلمان حەزەکە بۆ نمونە زانیاریەکانی زۆرتر بن لەسەر سەرچاوە دینیەکان لەسەر قورئان لەسەر حەدیث لەسەر ڕەئی فوقەها و مفەسیرە جۆرا و جۆرەکان ئەمە لەلایەکەوە با بڵین پڕ زانیاریە بێ لێرەوە تەمان بۆ ئاگاداریتان ینی زانیاری وەرگرتن این با بڵین ئینفۆرمیشن وەرگرتن چێژی تایبەتی خۆی هەیە ینی هەرەمە شەوای کردووە بۆ نمونە خەڵکێکی زۆر حەزی لە خوێندنەوەی تۆ چێژی لێوەرەگری چکە هەر خودی خوێندنەوە بریتە لە جۆرێکە لە میدیتیشن لە ڕاستیە تەرکیزە لەسەر شتێکی دیاریکراوە کتێبێک بەڕێیەک شاشەیەک متعیتایە ئەمە یەکەم دووەم یعنی وەکو کابرای متدەین با بڵین وەکو واجبێکی دینیە مەسەلەیە بینێ بۆ ئەمە حاڵەتێکی ئاساییە هەتا نەکتێبە دینەکان ڕەنگە بۆ نمونەوە کاک دکتۆر باشتر بزانێ ینی ئەو کتێبانی کە زۆربەی ئینفۆرمیشنی تایە معلوماتی تایە معلوماتی جۆگرافی مێژووی نازانم لەسەر ژیان نامی کەسێکی دیاریکراوەوەی کە بۆ نییە ڕەنگە ئەو کتێبانەش زۆر مەرغوبتر بن لەبەرەوە کتێبە دینەکان لە ڕاستیە بەڵام ئەو کتێبانی کە کتێبی زانستین کتێبی فەلسەفین کتێبێکن کە ئەتهەژێنن کتێبێکن کەوا بڵین ئێستات وەکو ڕابردووت نامێنێ ئایندەت وەکو ئێستا نابێنێ ئەمە وەکو لەسەرداوە باسم کرد ئەمە ئیشی خەڵکی باحسە خەڵکی خوێنەوارە خەڵکی مفەکر و هۆشیارە ینی کە بەتە بۆمانایانە کە خەڵکی دینی با بڵین هۆشیاری بەسمەوەیە کە ئەما بێتە پیشەیان با بڵین معریفە گەرایی معریفەکاریە بێتە پیشیان کە ئیتر بۆ نمونە لە ڕێگای باڵینەوە هەم گۆڕانکاری لە خۆیان گۆڕانکاری ڕێشەی لە خۆیان نادروستەکەن هەم لە ڕێگایەوەشەوە باڵین هەوڵی ئەوە دەن کە لە کۆمەڵگاشە گۆڕانکاری ڕێشەی دروستکەن بۆیە ینی ڕەنگە مەسەلەکە پەیوەندی بەمەوە هەبێت باشە گەر ئێستا بینەرێکە بێ مەسەلەن پرسیارێکی زۆر سادە بکە بڵێت کۆمەڵێکی بێ مەسەلەن خوێنەری کتێب و کۆمەڵێکی کە زۆر تابیلی خوێندنەوەی کتێب و بەدەستێنانی کتێب و زانیاری و ئەمانەیە چ فەرقێکی هەیە لای بەڕێز دکتۆر بەبەستمەوەیە کۆمەلگایەکی مەسەلەن خەڵکێکی کۆمەلگایە کە خوێنەری زۆرە تابیلی کتێبە فەرقی چیە لەگەڵ کۆمەلگایە کە
ئیتیمان بە کتێب نادا خۆی لە ڕاستیا ینی پرسیارەکە ئفتراڵ ڕەنگە سەبینێک دانیش پێ بڵێ بۆچی کتێب ئاها سەیرەکەن گرنگی پێدەن خۆی لە ڕاستیا پرسیارەکە ئفترازیە ئیمکانی نییە ینی ڕەنگە تۆ نتوانی کۆمەلگای ببینیتەوە تیا خوێنەر نەبێت بەڵام بێگومان جیاوازێکی گەورە هەیە لە بینی کەسێک و کەسێک کە ئەخوێنێتەوە و کەسێک کە ناخوێنێتەوە لە ڕاستیا چونکە ینی ئەمە باسمان لەوە بینی ئاسی تاک لەسەر ئاسی تاک لەسەر ئاستی چن و توێر لەسەر ئاستی گروپ لەسەر ئاسی کۆمەلگا و لەسەر ئاسی نەتەوەش ڕاستە بەڵام ڕەنگە قورس بێ لەسەر ئاسی نەتەوە قسە بکەین بەڵام لەسەر ئاسی تاک شتەکە ڕوونکەینەوە ڕەنگە با بڵین وێنەکە زیاتر ڕوون بێتەوە و پرسیاری وەڵامی پرسیارەکەی جەنابێت ینی کەسێکە خوێنێتەوە و کەسێکە ناخوێنێتەوە لە ڕاستیا کەسێکە ناخوێنێتەوە بەڕێی من ینی کەسێکە ینی لە دەرەوەی مێژوایە یان لە پراوێزی مێژوایە ینی با بکاڵم لە دەرەوەی مێژوایە ینی لە بەرکەوتنانیە لەگەڵ ئەوی ترا لەگەڵ بیری ئەوی ترا لەگەڵ ئایدیای ئەوی ترا کاتێککە تۆ ینی کەسێ بووی لە دەرەوەی کۆمەلگا لە دەرەوەی مێژوو لە ڕاستیە ینی بوونت و نەبوونت ڕەنگە زۆر جیاوازیەشی نەبێ لە لیحاظی چیەوە لەو لەحاظەوە کە ئەم کەسە بتوانێت کاریگەری لەسەر کۆمەلگا دروست بکات بەڵام کەسێکە ئەخوێنێتەوە یعنی چی ینی لە ناو مێژوایە یعنی لە بەرکەوتنایە لەگەڵ ئەوی ترا کاڵم ئەوی تر بەرامبەرەکەیەتی نەتەوەکەیەتی کولتورەکەیەتی دینەکەیەتی حەزارەکەیەتی یان لەگەڵ هەموو دنیای کاتێک ئەم بەریەکەوتنە دروستە بێ تۆ مانایەک ئەبەخشی بە بوونی خۆت کاتێکم بوونی خۆت مانایەشیە بوو ئەو کاتا توانی مانا بە دەڕۆی خۆش بەخشی باشە بەڕێز دکتۆر مەسەلەن ئێستا بۆ تاچی کوردیەوەی کە پێوترێت نەوەیەکی تازە کە دێتە پێشەوە مەسەلەن ڕەنگە و پرسیارە لە بەڕێز دکتۆر بکەم مەسەلەن ئەوانەی کە لێرە کتێب زیاترەکردنە سەدۆ بەڕێزی باسی مناڵ و گەنجی کرد بەڵام نەوەیەکی تازە پێویستی بەوەیە بۆ نمونە چ کتێبێک بخوێنێتەوە دوور لە مەسلەی پرسی ناسیۆنالیستی مەسەلەن لەسەر تا ڕادەیەک بۆ ئەوەی بتوانێت متەکامیل بێ لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی بیری نەتەوەییەوە لە بەرامبەر مەسەلەن هەمیشەکەوەی کەوترێت ئەگەر ئەو دوژبنەوە هەمیان حەقیقیە لە بەرامبەر دوژبنانەی کە کورد هەیەی بۆ تاکێکی کورد چی زەڕۆڕە بۆ نەوەیەکی تازە مەسەلەن لە ڕاستیا پرسیارێکی قورسە ینی بەڵام بێگومان ینی خۆی لە ڕاستیا خوێندنەوەی کتێبیش چەند مهمە زۆر لەوە گرنگترەوەیە کە تۆ چۆن کتێبە خوێنیتەوە بەڕاستی ینی کاتێک کە تۆ کتێبێک خوێنیتەوە ینی پێشوەختە بڕیارت نەدابێت کە تۆ لەگەڵ نووسەری ئەم کتێبەیە لە شەڕای کە تۆ با بڵین ئەفکار و ئایدیاکانی ئەم خوێنرە ڕەتەکەیتەوە زۆر گرنگە کە تۆ خۆ بە دەست کتێب بەڕاستی ینی کە خۆدایە دەست کتێب بۆ کوتم ینی تر با بڵین گاپێک مەسافەیەک لە بین تۆ کتێبە لە بین تۆ نووسەرەکەیان نامێنێتەوە کاتێک ئەم مەسافەیە نەمایەوە و کاتە حیواری ڕاستەقینە دروستە بێت لە بینی ذاتی تۆ و ذاتی نووسەرەکەیە کە ئەم حیوارە دروست نەبوو لە بینی ئەم دوو زاتە سەر بەخۆیە لە ڕاستیا پێشکەوتن گەشەکردن ڕەنگە ئیمکانی نەبێتە ئاراوە بۆیە ینی ئەلبەتە ئەگەر باسی کتێبێکی دیاریکراوە بکەین لە ڕاستیانمە ڕەنگە پەیوەندی بە مەسەلەی اختصاسەوە بێت کەسێک بۆ نمونە لە بواری علم نەفسە اختصاسیە یان حەزیدەیە لەو بارەیە خوێنێتەوە کەسێک لە بواری علمی اجتماع کەسێک لە بواری زانستە کەسێک لە بوانی طبە بەڵام لە ڕاستیاوی کە بلای منەوە گرنگە ینی مەسائلی زانستی مۆزوعێکی گرنگە کاک زانایانی ئەمە ڕەبتی بە اختصاسەوە نییە ئەزانین پرسیارەکانم بۆ ئیتیزاهی ئەمەوێت دوایی بینەرێک مەسەلەن گەنجێک پرسیار کە بڵێ بۆچی هەموو گرنگی بە کتێب بدەن بۆچی پێویستە من کتێبێک بخوێنمەوە منەو پرسیارە ئاراشەی تۆکەم مەسەلەن بەس یعنی کاک زانان لە چ شوێنێکا پێ دوایە کە احتیمامێکی گەورە بە کتێب براوە ینی ئێستا ئەسڵەن ئەوەی کە احترامن ینی مەبەستم خودی کایی میدیا خۆیەتی یعنی ئەسا بۆ نمونە لە بۆنەیەکی ئاوایە نەبێت چ لایەنێکی میدیا یاخود چ جۆرێک لەوانەی کە بەرپرسیارەتی یان هەیە خود ئەتوانن پامەکان بگەێنن لە چ شوێنێکە ئەگەر بۆنێکی ئاوانە بێ کتێب وەرگیراوە لە چ شوێنێکە لەسەر کراوە دەستگای میدیای کورسان بەڵام مەسەلەن ئێستا ئەمە لە مەگەزین شیکردنەوە بۆ کتێبێکەکەین نووسەرەکە بانگەکەین تەرویجی پێدەین مەسەلەن هەر ئەو فترەیە بەرنامەیەکمانەیە کاتژمێر حەول لە کورسات نیوزە دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا مناقەشەی کتێبێکێکە لەگەڵ یەکێک لە میدیاکارەکانی خۆمانە ئەمە مەبەستمانە لێرە کاکزانە بەس بابەتەکە زۆر لەوە قوڵترەکە ئێمە ئێستا مەبەستم لە دەستگای میدیای بەشێکی بگریت بەتەکید ینی مەبەستم تەنها وەکو میسالینە ئەین لەسەر ئاستی کولیەن کە سێریەکەی ئەگەر بابەتێکی ئاوانە بێ زۆر بەکەمی ئەم بابەتە هەرێن ئاین چۆن بڵێ هەندرێتە بەربازیا خۆت شیکردنەوەی بۆ کرا خۆت ئەسڵەن هەر ئامادەیشی هەیە کاتە ئێمە بۆ ئەبێ تەنها لە پێشەنگای نێودوڵەتی سلێمانیە بیر لەوە بکەینەوەکە ئێمە بێ لەسەر کتێب قسە باشە دکتۆر ئەڵێ من ئەو ڕەتەکەمەوە کە بڵێم شەڕێک یان ناکۆچێک لە نێوە خوێنەر و کتێبە هەیە
تۆ لەسەر ئەماڵێکی مەسەلەن پێت وایە ناکۆچیەکە یان دوورکەوتنەوەیەک ئەگەر ناکۆچی ناوێنێ ئەفضەڵەوە گەر نزیکایەتیەک هەبوو بێ یعنی ئێستا محکوم نییە بە دوورکەوتنەوە ئەگەر وەکو دکتۆری ژاماژەی پێیاگەر بەڕاستی کەسێک خۆی میلی بەلای خوێندنەوە و یاخود گەڕان و زانینا هەبێ بابەتەکە ڕەبتی بۆ نییە کە ئێستا لە ئێستاە چۆن ئەتوانی ئەمە تەوزیف بکەی بگرە ڕەبتی بۆیە کە ئایا ویست و ئیرادەی تۆ هەتا چ شوێنێکە بەڵام نابێ و فاکتەرە سوسیۆلۆژیانشمان لەبەر چاو نەبێت کە چ ژینگە و چ بیئێ گواکە کە تۆ بەڕاستی پێویست کاتیا بخوێنی تو خودت تا چەندێک ژینگەکە توانێت هاریکاریت بکات لە خوێندنەوە خودت تا چەندێک هەر کۆمەڵگا گستیعابیەوە کە تاکی خوێنەوار و خوێنەر دروست بکە هەرەوەی کە پێم وابێ یەکێک لە بەڕێزان باستان لەوە کرد کە بۆچی کتێب ئەو کتێبانەی کە ئاینین یاخود تەفسیراتی ئاینیان هەیە بۆچی زۆرینەی کات زۆرینەی پێشنگاکە پێگەنە خۆی لە ڕاستە ئەمە هەر چەندێک نقطەیەکی ئیجابی بێوەندەش نقطەیەکی سلبیە کەواتە ئەمە بۆچێ بێ بەس حەقلێک بارزکەینەوە وەری بگرین بەڵام لایەنەکانی تر فەرامۆش بکرێ خۆی ئەمە سلبیان مثلا فۆکس خستنە سەر نه مەبەستم پرسیارەکەنی مەبەستمەوە ئەمە هەر چەندێک ئیجابی بێ بەڵام هێشتا هەر سلبیشە ینی تۆ چەندها حەقلی تر هەیە کە ئەکرێ ئیشی تیا بکرێ بەس بۆچی ئەمان ئەوەندە تایە بارز ببێتەوە کە بەشەکانی تر فەرامۆشکا لە کاتێک کاکرێ هەمویان بە یەک چاوسەیر بکرێ باشە ڕەنگە کەسێک خوێنەرێک بێ مهتەم بێ بە فکرێکی ئیسلامی و وەزاتر تابی لەو کتێبانە بێت کاکزانە ئەمە زۆر ئاساییە و ئازادیشەوە زۆر ڕێگە پێدرایشە بەڵام لە بەرامبەریشە ئەکرێت چەندێک دەرفەت بۆ هەیە کە کتێبی دینی بەدەست بخرێت و چەندێک بتوانی تۆ لە پێشنگایکی ئاوای بکڕێ ئەوەندەش لە بەرامبەرە بۆ خوێنەرێکی نادینی ئەم بەردەستی هەبێت تعریفێکی کۆنکرێتی نا بەڵام مەسەلەن ئەگەر گەنجێک لە بەڕێزت بپرسێت بڵێت مەسەلەن ساڤۆ بۆچی من کتێب بخوێنمەوە چی پێڵێت مەسەلەن منەمێ بەڕاستی پرسیارەکان بە تجایەوە بێتە خەڵک ڕاکێشین و سادەی بە سادەی بابەتەکە بگەێنێتە سەر ڕێکناڵەمەکێتە سەر ئەو کەیسەی کە قەرارەیە بۆچیە خوێنێتەوە وەکو دکتۆری ژاماژەی پێ ینی هەندێک کات گەڕانەکە تەنها گەڕانێکی معلوماتی ینی کەسێکە تەنها لە ڕێگەی معلومات و خۆی دەوڵەمەندکە بەڵام ئەوەشی کا خوێنێتەوە من هەمیشە پێم وایە گەڕانە بە دوای شتانەی کە ناتوانین لە ئاستی واقع خۆمان پراکتیکیان بیکەن یاخود گەڕانێکە لە دەرەوەی ئەوەی کە ئێمە خۆمان لەناو چوارچێوەیە کابین خوێندنەوە هەوڵێکە بۆ دەرچوون لەو چوارچەوە بینین ئەوەی کە بەڕاستی تۆ خەریکی چۆن نژیت واکرێت چۆن بیرکەیتەوە بۆی بتوانانی ئەم ژیانە بەرەو باشتر بەریجا لە هەر لایەنێکەوە بێ باشە مەسەلەن دکتۆر فەرهاد کۆمەڵی قسەی هەیە مەسەلەن ئەو زۆر جار لە دادایزمەوە بۆ کۆمەڵێک شتە ڕوانێت لە عبەسێتەوە مەسەلەن کتێب نووسینێکی هەیە نامیلکەیان کتێبە بۆ ڕۆدانی کوڕم بەڵام لەو فتریا خۆی ئەڵێ کتێب باڵی منی وێران کرد بەڵام قسەکەی زۆر ئەبشتی تر ڕەهەندی تری هەبێ لە چیەوە مەسەلەنەکەوێتە سەر ئەوەی ئەم قسەیەش هەیە مەسەلەن لای خەڵک بەدڵنیایی بەس ئەکەوێتەوە سەر ئەوەی ناڵم تۆ چۆن تعامل لەگەڵ زۆر جاران مە بڕسێژە وترێ ئەڵێ و قسەی ناو کتێبە مەسەلەن نەها بە جۆرێک لە جۆرەکان ئەوێ ناشیرنی هەندێک شتێک هەیە بیرکردنەوەیکی زۆر ئایدیاڵستیانەیە بۆ کتێب بیرکردنەوەیەکە کە ئەبێ ئەوانەیە خوێندنەوە یاخوداوانەیە کە خوێنەرن هەمیشە تەسەوراتێکی زۆر یان لەسەر هەڵبشین یاخود دەبێ هەمیشە نمونەیەکی ئەوەندە باڵە و ئایدیاڵ بن کە هەموو کەسێک پێویست کا لەو بچێت نا ئێمە پێویستمان بۆیە جارێ بین خوێندنەوە بە جۆرێک یاخود کتێب یاخود هەر مەتریاڵێک تر بە جۆرێ لێ بکەین کە ئاسایی ببێتەوە لامان یعنی ئەم شتە ببێ بە عادەت یعنی ئێمە یەکەم هەنگاو بۆ دروستبوونی ئەوەی کە تۆ چۆن کۆمەلگاگەکەی بە خوێنەرەوە یەکەم جار بیت کە وای لێ بکەی ئەم مەتریاڵە کە بۆ هەمووان لەبەردەستا بێ و ئەو ویستە خودە ئەو حەزە کە کەسێک هەیەی چۆن واکەی کە بگوێزرێتەوە بۆ ئەوی تر بەڵام لە هەمان کاتیشا مەرج نییە هەمومان ببین بە خوێنەر هەمومان ببین بە نووسەر هەمومان ببین بە ئەوانی تر بەڵام ئەوەیە کە چۆن بڵێ ئەو دیدەیە کە هەمیشە چاوەڕوانی ئەوەی لێ هەیە کە خوێندنەوە یاخود کتێب بەبێ ئینسان بەرەو خۆشگوزەرانی بەرێ بەرەو جۆرێک لە ئارامی و ئاسوودەیی بەرێ بەڵام لەلایکۆن ئەم دیدە فەرامۆژەکە کە لە ئەوڵی شاکرێکە مەسەلەن ساڤ دوای قەرەباڵغی نەکەویت مەسەلەن یان دوای ئەوانی تر نەکەویت و خۆت دوای قەرەباڵغی کتێبی باشیشمانەیە و خراپیشمانێ من وستم کارێکی مقدس نییە کتێب ئەو نمونە نابێ بەو دیدە ئایدیاڵیانەوە سێری کتێب بکەین کە ئەبێ هەمیشە لایەنە باشیەکان لە خۆی بگرێ بالعکس ئەکرێت یەک دنیا ڕەهەندی تری هەبێت و ئێمە بە هەندی وەرنەگرین باش دکتۆر مەسەلەن تێڕوانینی بەڕێزت مەسەلەن لەسەر ئەوەی کە باسەکرێ و بەڕاستی ئەمەوێ مەسەلەن ئەگەر ئامارێک هەبێ زیاتر مەسەلەن فۆکەسەکە لەسەر چ کتێبێ بۆ لەسەر کام بازنەیە بکە لێرە لە ناو پێشەنگاکە هەیە وەڵام من ئەمە بە ئاوردانەوەیەک لە قسەی بەڕێزان بگەڕێم و سەر یەک دوو شتی تر ئەوانەمان کە تەمەنێکمان هەیە موالیدی هەشتاکان من لایانی کەم ئەوەم بیرە لە جیلی خوێندنەوەی بەسوودا جیلی مخازڕم من موالیدی هەشتاکانین لە کتێبی خوێندنەوەی بەسوودمان هەبوو لە بابەتی کوردیا باسی کتێبێکی بێسوودێ کرد ئەیود
بە چیرۆک دەستی پێکرد کەسێک کتێبێکی خوێندەوەتەوە زۆر بێسوود بۆ یەکی ترلی و پرسیوە ئەو کتێبی خوێنتەوە لەبارەی چیەوە بوو چی لێ فێر بووی وتی وەڵاهی چی لێ فێر نەبووم کتێبێکی زۆر بێسوود بووە ئەوتی تۆ دوای ئەم هەموو ڕەنج و خۆمان و کردن و چاورکردنەوە لەسەر 200 پەڕە چ سوودێکت بینی لەم کتێبە وتی ئەو سوودەم لێ بینی کە تێگەیشتم ئەم کتێبە بێسوودە فێر بووم تێگەیشتم کەم کتێبە کتێبێکی بێکەڵکە بۆ یە کتێب وەکو ماوەسا دکتۆر موحسین ئەڵێ کتێب مقدس نییە باش و خراپی هەیە لەبارەی ئەوە کە من بۆ بخوێنمەوە ئەگەرەوە وەڵامی گەنجێک بیتەوە بۆ بخوێنمەوە منە خوێنمەوە بۆی دروست بم منە خوێنمەوە بۆی پێ بگەم منە خوێنمەوە بۆی خۆم بنیاد بنێم لە پسپۆڕێکەمە منە خوێنمەوە لە ڕوئای خۆم بەڵێ منە خوێنمەوە لە پێناو توێژینەوەکانمە مەسەلەن ئێستا لە زانکۆکانە ئەو هەموو پسپۆڕێ جیاوازە کارەساتە قوتابیەکی زانکۆ لە پسپۆڕەکەی خۆیان هەتا وەکو تەخەڕوجەکە 500 کتێب نەکڕێ کارەساتە کابرا ماستەر و دکتۆرە ئەهێنێت کتێبخانەکەی بەلای کەمەوە نزیکەی 1000 ناونیشانی تیانە بێت لە پسپۆڕەی خۆی جا ئەگەر بە ئەلیکترۆنی بێ یا بە ڕێگایەکی تر بێ خوێندنەوە ئامانج لێی بریتینە لە کەڵەکردنی کتێب و تەماشاکردنی کتێب وەکو هۆکارێکی جوانکردنی ماڵ و خۆ فەخفەخە پێوە لێدان هێندەی کتێب ئامانج لە خوێنەوەی کتێب و دەستخستن و دەستا و دەستکردنی کتێب تێرکردنی حەزەکانی خۆمە پڕکردنەوەی دیوە تاریک و ناڕوون و ناتێرەکانی خوێنەرێک چۆن ئەمە بدۆزێتەوە مەسەلەن ئێوە بەڕێستان کۆکن لەسەرەوەی کتێبی باش بەسوود و بێسوود هەیە بۆ چۆن بتوانێت دیوە تاریکەکانی خۆی مەسەلەن لە ڕێ کتێب ئەزمونکردن بۆ نمونە ئێستاکە ئێمەمانوی لە ڕۆمانە بخوێنینەوە ئەو کەسێک کە ئەوە لە شیعرا بخوێنێتەوە لە شعری کلاسیک یا لە شعری نوێ بخوێنێتەوە بۆ نمونە لە سیاسەتا بخوێنێتەوە لە کاریگەڕیا بخوێنێتەوە خۆی کە چەند جارێک چەند کتێبێکی خوێندەوە چەند ڕۆژ و شەوێک مایە لەسەر چەندین کتێبی جیاواز عقلێتی جۆرێک لە بەرمەجە ئەبێ پرۆگرامە بێ بۆ نمونە لە بواری ڕەخنەیە ڕۆکاتە بۆ نمونە ئێڵم ڕۆکاتە مەدرسەی فرانکفۆرتیەکان بۆ نمونە لە بواری ڕەخنیان ڕۆکاتە ئاراستەیەکی تر لە بواری فەلسەفەیان ڕۆکاتە بۆ نمونە فەلسەفەی ڕۆژاوایی لە بواری تیۆری دینیان ڕۆکاتە منەوەرەکان یعنی ئەم خوێنەرە خۆی خوێندنەوە بە قۆناغبەندیە تۆ بە پلە وردە وردە وەکو هەر کایەکی تر کەم کەم تایە ڕۆئەچی تاوەکو خۆت ئەگەیتەوە ئاستەی کە بە تەسەفحکردنی کتێبێک بە پەڕەهەڵدانەوەی کتێبێک ئەزانی ئەمە زائقە و ئیستیزاغە و حەز و خوازەکانی تۆ وەڵامەیەتەوە یان نا بۆیە بینین زۆر جار کەسێک کتێبێکە گرێ بەدەستەوە 4-5 پەڕی لێ خوێنێتەوە نایکڕێدایانە بەڵام کتێبێکی تر هەر لە دوور و ناوبانگی بیستووە شوێنی قەرەباڵخیەکەوێ ئەچە ئەیکڕێ ئێستاژێک لە کارەساتەکان لە دنیای بڵاوکردنەوە ئەوەیە خەڵک زۆر شوێنی قەرەباڵخیەکەوێ بەداخەوە بە پێچەوانەوە ینی کتێبێک لە خۆڕایی نووسەرێک لە خۆڕایی فوی تێ ئەکرێ میدیایەکی بۆ تەرخانەکرێ یعنی لە 90ەکان و سەرەتای 2000ەکانە ئەمە زۆر خراپ بوو لە میدیای کوردیا کە کۆمەڵێک خەڵک لە ئاستی هەر لە ئاستی کتێب و خوێندنەوە و سینانە کۆمەڵێک خەڵک کران بە هونەرمەند لە ڕێگەی میدیایەکی نابەرپرسەوە کە بەڕاستی دوای دەرکەوت کە سپۆنسەری ئەم میدیایان لە سەرنەما لە ڕۆژەف کوژانەوە کۆمەڵ کران بە نووسەر بودجەی چاکتەرخان کرا بۆ کتێبەکانیان دوای ئەو سەپۆرت و بودجیان لێبڕا کوژانەوە بە پێچەوانەشەوە دەست خرایە سەردەمی هەندێک پەراوێز خران هەندێک وەلانران هەندێک قەدەغە کران کەچی چونکە خۆی بەتوانابوو مایەوە ئەوەی ئەمێنێتەوە ئەوەیە کە خواسی خوێنەرەکانی خۆی تێرەکە وەڵامەداتەوە پێویستەکانیان دابینەکە لە سۆنگەی ئەو بابەتەوە ئەمە بگەڕێمەوە سەر ئەوەی بابەتی کتێبی دینی ئیشکالیەت لە تەڕحکردنی ئەم پرسیارەیە چییە؟ وەرە خوێنەری کتێبی پزیشکی وەرگرە ئێمە لە شاری سلێمانیان ڕەنگە بە هەزاران پزیشکمان هەبێ بەڵام توێژەر لە بواری توێژینەوەی پزیشکیە ئەگە نەڵێم سەدانە ڕەنگە بە پەنجەی دەست بژمێردرێ توێژەر لە بواری ئەندازیاریە من تەحەدا ئەەکەم ئامارم بۆ بێنن 100 نووسەری کوردنا 15 نووسەری جددی کوردمان هەبێ لە ئەندازیاری و میکانیکا بنووسێ باشە 50 نووسەری باشی کوردم بۆ بێنە لە کیمیایە لە فیزیایە بنووسێ 100 نووسەری باشی کوردم بۆ بێنە لە دەروون ناسیا بنووسێ ئەمە پەیوەندی بەوە نییە من کورد تۆمەتبارکەم نووسەرانی کورد تۆمەتبارکەم بەوەی گرنگی بەم فیڵدانە نادن هێندەی ئەمە بڵم ئەو فیڵدانە فیڵدی تەخەسوسین
پسپۆڕین لە ڕۆژ ئاوایش لە زانوکەکانی ئەوروپا و ئەمریکا وڵاتانی عربیش هەروایە. ئەو کەسەی کە ئیهتیمامی هەیە بە بواری کتێبی بۆ نمونە کتێبێکی پزیشکی چاپەکرێ، حەزەکەم بزانی سەر ڕۆمانێک چاپەکرێ 10,000 نسخە تیراژەکەی، بەڵام کتێبێکی پزیشکی چاپەکرێ من ئاگەم لە چاپکردنی کۆمەڵێک بەرهەم هەیە، کتێبێکی پزیشکی چاپەکرێ 500 نسخەی لە چاپەکەن، چونکە کڕیاری نییە. نە لەبەر ئەوەی ئەمە پەیوەندی بە کۆمەڵی کوردیەوە نیە بۆ ئێران و تورکیا ئەوروپاش ڕاستە. بۆچی؟ چونکە ئەوانە فێڵدی تەخەسوسین. ئەی بۆچی هەندێک ئەڵێن خواست لەسەر کتێبی دینی زۆرە؟ من کە لە بواری ئەندازیاریە پسپۆڕیم هەیە ئەخوێنمەوە ئەنووسم متابعەکەم لە پاڵێ ئیهتیمامی دینیشم هەیە. ساڤۆ کە بواری پزیشکی هەڵبژاردووە لە پزیشکیە ڕۆچووە بۆردی هەیە لەگەڵیا ڕۆمان و شیعر و چیرۆک شێ خوێنیتەوە. دکتۆر محسین ئەدیب کە لە مێژووە ئەنووسێتەوە ئەخوێنێ قساکە تەڕحەکە تیۆریزە ئەکا بێونێ مێژوو بە جۆرگ لە جۆرەکان خۆی چێتەوە سەر ئاین و ئاین بە جۆرگ لە جۆرەکان وابەستەیە بە مێژوو. ئەمە پەیوەندی بەوە نیە بڵێ لە شوێنێکە کتێبی دینی هەیە و تەرویجی پێکرێ و کتێبەکانی تر پراوێز دەخرێ بە پێچەوانە وەکو سیاسەتی پێشەنگا حەزەکەم یەکشت ڕوون کەمەوە من ئەویش ئەوەیە من خۆم سەرپەرشتی ئەو مەلەفەم کردووە 3 ساڵە و لێرەوە ڕای ئەگەیەنم هەر کەسێک هەر دارنەشرێکی ئەکادیمی زانستی علمی تەخەسوسی بۆ من بێنێ لە ئەوروپاوە لە ئیسرائیلەوە لە ئوسترالیاوە لە وڵاتێکی عەرەبیەوە لە ئێرانەوە لە تورکیاوە لە کوێ ئەیهێنی لێرەوە من بەڵێنەدەم داشکاندنی لە 150 بۆ ئەو دارنەشرە بکەم بێت بۆێرە بەشداری بکە لە 150. ئەگەر ژوورەکەی تۆ $100 بوو باهی ئەو $50 بێ، ئەگەر $500 بووە ژوورەکەی $250 بێ. ئەمەشمان بە فعلی کردووە و هەر دارنەشرێکی تەخەسوسی و پسپۆڕی ئەبینن لێرە بە سەپۆرتی ئێمە هاتووە. ئێمە پشتیوانی تایبەت و کار ئاسانی تایبەتمان بۆ کردو بۆ ئەوەی بێت ئەو فێڵدەیش خاڵی نەبێ و پڕبێت. دەستخۆش دکتۆر ئێستا نووسەر و کتێب و خوێنەریش مەوجودە لە کوردستان حالیان ئەگەر نەچینە سەر جیلی ئەو پێوتری ئاڵتوونی من لە حەزم لەسەرەوە شەیە بەڕاستی جیلی ئاڵتوونی و جیلی نازانم ئاڵتوونی و زیوی ئەوانە ئەمە جۆرێکە لە زۆرێکە لە نۆستالۆجیا بەڕاستی بەداخەوە ئێستا کێشەیەکەیە لە بەس لە کوردستانیشانە بۆی کە ئێمە هەموو شتەکان نەبەسینەوە بە کوردستان ئەمە کێشەی ئێستا دنیاە یعنی بریتە لە ژیان لە دوێنێ و لە ژیان لەوێ یعنی لێرە غایبە لە کاتێکە ژیانی ڕاستەقینە لێرەیە و لەم لە حەزەیەیە یعنی ئەمە نەخۆشیە یعنی کە تۆ پێت وایە جیلی ڕابردوو ئاڵتوونی بوون جارێ هەر ئەساسن نامەنتقیە ئەگەر جیلی ڕابردوو ئاڵتوونی بن ئەبێ ئێستا ئێمە ئاڵماز بین بەڕاستی یعنی هەر لە ڕووی منتقیە و مادەم ئەگەر ئێمە گلەیمان لە جیلی ئێستایە ئەوە خەتای جیلی ڕابردووە خەتای ئەم جیلە نییە ینی بە دەرەجە یەکەم. ئەمە جگەلەوەی زۆرێکە لە مەسەری نۆستالۆجیا یعنی ئەمە یادەوەری تەحکومان پێوەکە بێ یادەوەری بخینە لاوە بەڕاستی لەم لە ڕەنگە بۆ کورد حاڵەتێک ینی کۆڵانێک هەبێت کە لەوەوە ئەم قسێ بکات بەڵام مەسەلەن ئێستا بڵین ئەو پرسیارێک کە نووسەر و خوێنەر و کتێب هەیە لە کوردستانە بێگومان ئەیوە نیە ئەمە خوێنەرمان هەیە نووسەرمان هەیە کتێبمان هەیە بەڵام ئەم کتێبە بەداخەوە يعني ما بس للنوستري حقيقي وخيانري حقيقي نوستري حقيقي وكرر روشن كربي أو كا دور بلا تقليد أو دور بلا جينوا أو دور بلا هناني مثلا من تخصصك خو ما بينم كا كومالك برهمي أو أنا بيشوت الهندرا أو تو كومال إيديت كراو كوبي بيست كراو كوبي بيست دراسية كوبي بيست ما بس منواني كوبي بيست يعني إسانا مش كيرشي جهاني دراسية كيرشي كردينية يعني استا تكنولوجيا واي كردوها بابلين جوجل واي كردوها كا تو بحثێکەکەی ئەگەر ساڵەمەوە پێش بۆرمونە بە ساڵێ تەواو کردێ بێسە توانی بە مانگە تەواویکە ئەگەر تۆزێک گوریاوە گرتی کۆڵ ئەوانەبی یعنی بەس مۆی دیسانە مەشەمە کێشەی ئینسانی کورد نییە بەڵام من ئەوە پرسیاری تۆ کەمە بیانوێک بۆی قسە با بڵین ڕەخنەیەک لە مرکز ئاکادیمیەکانی کوردستان بگرم جامیعات و معاهید و ئەوانە کە لە ڕاستیە گلەی زۆر گەورە ڕوبەڕوویەوانە بێتەوە ئەژینا نووسەرانی دەرەوەی ئەکادیمیە لە ڕاستیە توانم بڵێم بەزیاوە ئیشیان خۆیان کردووە بێ زۆر مەمنونیان بین و تەقدیریان بکەین بەڕاستی بەڵام لە ڕاستیە ئەکادیمیەکان زانکۆکان لەم ڕۆوە ڕوبەڕووی ڕخنەی زۆر گەورە ئەبنەوە لە دوو ڕۆوە یەشێک زۆرێک لە بەحسەکانیان ئەمە هەر هەنێ جار یعنی با بڵین زەختە شاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی
با بڵین وەزارەتی خوێندنی باڵایە هی سەرۆکی زانکۆکانە هی عمیدەکانە هی سەرۆک بەشەکانە زۆرجار هی مشریفەکانە ئەوانی کە ئیشرافی ماستەر دکتۆراکەن ڕێگایان پێ نادەن بە کوردی بنووسن کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە. دکتۆر وەڵاهی بن حەزمەکرە و گفتوگوی زۆر درێژخایان بووە بەڵام کات زوو تێپەڕی بەڵام ئەو گەشتبینیت بە دوو ڕستە پێم بڵێ لە چیەوە دێت مەسەلەن گەشتبینیەکە تێ دەربارەی کتێب دەربارەی خوێنەر دەربارەی نووسەر لە فەزایری کوردستانە وڵای لە بەرەوەی کۆمەڵگەی خۆم ئەناسم کاتێکە بەراورد دەکەم بە کۆمەڵگاکانی تر پێم وایە ینی ئەمە کۆمەڵگایەکی هۆشیارین کۆمەڵگایەکین وێڕێ ئەوەی کە دەوڵەتمانە پێمانەوتێت لە پراوێزی مێژوین بەڵام دۆخی هۆشیاریمان هەستکردمان بە مەسئولیت لە ڕاستیا لە زۆر نەتەوەی تر و خەڵکی تر باشترە و ئەمە تۆ لە واقع مەسەلەیە بینی و ئەمە منەزانم یعنی سە خەڵکێک ڕەنگە با بڵێن خوێندنەوەی هەڵە بۆ مەسەلەیە بکات یعنی لە ڕاستیا کاتێککە تۆ هەموو ڕخنەکانت ئاراستەی کۆمەڵگایە ئەمە بەو مانایەیە کە تۆ دەسەڵاتی سیاسی با بڵین بەری ئەەکەی لە مەسەلەکە لە کاتێکە من پێم وایە خەڵکێکە ڕخنە لە کۆمەلگای کوردیگرێ ئەوێ بڵێ من لە ڕێگای ڕخنەکردنی کۆمەلگای کوردی ڕخنی سەڵاتەکەم بەعکسەوە ئەمە گەورەترین زەربەیە لە کۆمەلگا چکە تۆ گەر سیخەت متمانەت بە کۆمەلگای خۆت نەبێت لە ڕاستیان ناتوانانی وەکو پێویستیش گەشە بکەیت. ببورە سوپاسەکەم دکتۆر ببورە من بۆ تەوزیعی کات دێمەلات ساڤ تۆ وتی ئەخیر تاڵێکی ڕاستەکی منەمە لەسەرێک بابەت قسە بکەم مەسەلەی هەبوونی خوێنەر و نووسەر و کتێب ئەزانی کاکزانە هەندێک کات ئەم بابەتە بە جۆرێک وەکو پیشەسازی لێدە پیشەسازی دروستکردنی نووسەر پیشەسازی دروستکردنی خوێنەر یاخود هەر کامێکی تر بابەتەکە لە هەندێک شوێنە ئەوەندە سادا بێت هەوەکە جیهەتی دەسەڵات یاخودەوەی کە پێوترێ مواسەساتی حیزبیان هەر شتێکی تر لە پێناو درێژەدان بخۆیان لە پێناو ڕێکداکتانی خۆیان چەندەها میکانیزمی هەیە بۆ دروستکردنی ئەوە بۆیە ئێمە با بۆ نەخەڵەتین کە چەندێک ژماری کتێب ئەفرۆشرێ چەندێک نووسەر زیاکە چەندێک ئەوە زیاکە ئێمە با لە ئاستی ژمارە بینە دەرەوە سێرەکەین کە چۆنێتی ئەوەی کە خەریکە دروستە بێ لەکوێیە چونکە ژمارە زۆر کا دەتوانێت خلافی گەورە دروستکە لەگەڵی کە لە ئەرزی واقعایە چونکە هەندێک کادەمە تەوجیه کراوە چۆنێتی چەندێتی کامیانت بەدڵە زۆر بە کورتی ئەکید چۆنێتی نانە ئەکیدم بەڵام بەستم ئێستا لە ئێستا لە خوێنەرە لە ئێستا وڵی ناتوانم ئەو حکومە گەورەیە بم بەڵام لە ئێستا من ئەم پیشەسازی هەتاوکو ئێستا کاتی خۆی لە نەوەتەکانە زۆر هەبووە تاکو ئێستش بەرداوامەتی هەیە بەس هەریەکە و لە قۆناغ و لە پلەی خۆیان بەڵام ئەوژەوەی کاکەوێتەوە سەرۆی ئەمە چۆن بەری پێگیرە سوپاس دەکەم خاتوسافۆ دکتۆر دوا سەرنجی بەڕێستان ببورە من زۆر شاری کاتم لەسەرە ئاساییە بۆکو مامۆستا محسین دکتۆر محسین ئاماژەی پێ جەدەلێتێکی کۆن هەیە لە نێوانی ئەکادیمی و ناوەندەنا ئەکادیمیەکان یانی دەرەوەی زانکۆ فرانکفۆرتەکان هەر هەستیان بەمەکرد کە زانکۆکان ناچێتە پێشەوە کار ناکە ناوەندی توێژینەوەکانی زانکۆکان هیچ ناکا بۆیە هەستان چوونە دەرەوە ئەوە ئێستا بە قوتابخانەی فرانکفۆرتەکان مەشهورە لە دنیاە تەبەنیەکرێ لە دەروی ئەکادیمیاوە دروست بووە و لە کوردستانی خۆشمانە بە دڵنیاییەوە ئەوەی لە دەروی ئەکادیمیا ئەکرێت زۆر گرنگتر و پڕبایەخترە لەبارەی ئەوەی نووسەر و خوێنەر و کتێبمان هەیە لە کوردستانە من بۆ خۆ دوورگرتن لە ناوهێنان بە ئامار لامە وەرجێڕەکە وەکو ئێوە دۆستە هەندێک کتێبی کوردیمان هەیە کتێبی زۆر گرنگ لە کوردستانە دەنگدانەوەی باشی هەیە نوسخە فارسیەکەی نوسخە تورکیەکەی لە تورکیا و ئێرانە پڕفرۆش یەکێک بوو لە کتێبە پڕفرۆشەکانی ساڵ ئێمە کتێبی جدی یعنی منەوە بە کارەسات دەزانم ئەوە زۆر بەترسناکەزانم ئەو پرسیارە ئاوا تەڕح بکرایە لە کووردا نووسەرمان هەیە خوێنەرمانەیە کتێبمان هەیە بەڵێمە کتێبی زۆر گرنگمان هەیە ئێمە کتێبمان هەیە بە کوردی کە وەرئەگەڕێرە سەر زمانەکانی تر شاکارن بۆ زمانەکانی خۆیان و بە پێچەوانشەوە کۆمەڵێک نووسری کورد هەن کە بە عەرەبی ئەنووسن لە ناوەندە ئەکادیمی زانستیەکانی ئەوروپا وڵاتانی عەرەبی وڵاتانی دراوسێ زۆر ڕۆڵیان هەیە ئەوەی کە هەیە ئێستاکە لە کوردستانە ئەندازەیەک گۆڕانکاری دروست بووە لەوەی کە بە سەپۆرتی دەرەوە خەڵک بەهێز بکریانی بە سەپۆرتی خەڵکی تر منە مێوەکو کۆتاشە دەزانم تۆ لەژێر فشاری کاتای ئاماژە بە یەکشت بکەم بۆ لەتیفە بۆ هەندانی گەنجەکانمان من لە تەمەنی ناوەندی و ئیعدادی خۆمە ئێستا هاوڕێکانم لە تەلەڤیزیۆن گوێیان لێیە ڕۆژنامەیەکمان گۆڤارێکمان بە دەستخەت بە نووسین دەرەکرد لە ناو خۆمانە دەستا و دەستمان پێکرد و ئەمان خوێندەوە زۆربەی زۆری تەنز و پێکەنین و بابەتی دەوروبەری قوتابخانەکەی خۆمان بوو لەبەرەوەی حەزێک هەبوو خواستێک هەبوو بە پێچەوانەشەوە هەوڵی تر هەبوو پارەی بۆ تەرخانەکرا هەموو شتێکی لەبەر دەسا بوو نەیەتوانی گەورە بێ ئەمە لە کوردستانە ئێستاکە وای لێ هاتووە کۆمەڵک نووسری جددی دەرکەوتون بەرهەمەکانیان وەرەگیاترەوە زمانە زیندوەکانی جیهان و لە ئایندەیەکی نزیکشە من دڵنیام ئەمە
زیاتر ڕەنگەداتەوە. سپاس بۆ بەڕێز دکتۆر شەوقی عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکانی پێشنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی. سپاس بۆ بەڕێز خاتوو ساڤۆ سەردار خوێنەر. سپاس بۆ بەڕێز دکتۆر محسین عەدی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری سلێمانی. حەزم کرد گفتوگۆکە قوڵتر بێ و دەقیقتر بێ، بەڵام کات و ئەمەوێت کورتە ڕەهەندەکانی بابەتێ کتێب پێشکەشی بینەرەکانمان کرد. سوپاسانەکەم بۆ هیواین هەمومان بتوانین بۆ ڕوئایەکی فراوانتر، بۆ ڕوئایەکی ڕۆشنتر، بۆ ئەوی دوای قەرەباڵغی نەکەوین و دوای ئەو ڕوئایەکەوین کە خۆمان دروستەکەین. گرنگی بۆ کتێبانەیان بۆ بوارە بدەین کە خۆمان ئەمانەوێت. لەگەڵ هاوکارانم لە پێشنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی ڕەهەنمان پێشکەشکردن. ئێوەش هەموو لاکتان ساغ و سەلامەت بن و خواتان لەگەڵ.